یەکێک لە زیانەکانی پەرتەوازەبوون ئەوەیە کە ئێمە ئەو هێز و پتانسیێلەی کە دەبێ لە مقابل کۆماری ئیسلامیدا بەکاری بێنین ئەو هێز و پتانسیێلە یەکیەک و دوو تاک بەکاری دێنین ئەگەر ئەم هێز و پتانسیێلە لە دەوری یەکتر کۆبکەینەوە زۆر سروشتیە کە هێز و پتانسیێلێکی گەورەیەوە دەتوانێت کارایی گەورەتریشی هەبێ لە مقابلی کۆماری ئیسلامیدا. بۆیە ناوەندی هاوکاری پێکاتوە کە بتوانێت ئەو هێز و پتانسیێلە لە دەوری یەکتر کۆبکاتەوە. تحریمەکان ئەگەر ڕوو بە خودی سیستمی کۆماری ئیسلامی بێ تەبیعیە دەتوانێت کاریگەری خۆی هەبێ و دەتوانێت ڕژیمی کۆماری ئیسلامی بە چۆک دابێنێ. بەڵام ئەگە تحریمەکان هەروەکی تەسیراتی خراپیان کردوتە سەر ژیانی خەڵک تەبیعی ئەو تەسیراتە ڕەنگ بێ نەتوانێت ئەو کاریگەریەی هەبێ یعنی ئەو تحریمانە ئەو کاریگەریەی هەبێ کە ئەوە بە خێرایی نظامی کۆماری ئیسلامی بە چۆک دابێنێ. ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان لە مێژ ساڵە بەو تحریمانەوە بێ ئەو تحریمانە لە خەباتدان لەگەڵ کۆماری ئیسلامی بۆ دەستێنانی ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان و دابینکردنی دموکراسی لە ئێرانێ. بەڵام ئەو تحریمانە کە لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانیەوە تەبیعیە بۆ بەرژەوەندەکانی خۆیانە وەگەر ئێمەش لەو ڕاستایەدا ئەگەر لە جێگایەک نظامی جمهوری ئیسلامی تووشی زەحفێک دەبێت تووشی خەلەلێک دەبێ ئەمە بتوانین بە قازانجی جوڵانەوەی کورد و بە قازانجی جوڵانەوەی دموکراسی خوازی لە ئێرانە کەڵکی لێ وەرگرین کارێکی باشمان کردو کارێکی مثبەتمان کردووە. بەڵام لەو جێگایانەی کە پێمان وایە کە جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد قازانجی تێدا ناکاوە جوڵانەوەی دموکراسی خوازی لە ئێرانێ قازانجی تێدا ناکە تەبیعیە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ناسرە پشت هیچ کام لەو ڕاهکارانە کە دێنە پێشێ یان هاتوونە پێشیان لەو ئاقارەدان کە لە ئایندەدا بێنە مەیدانەک. ئێمە لە دنیای ئێمە سیاست دەکەین لە سیاستدا بە دووی ئەو ڕاهکارانەدا دەڕۆین کە بتوانین بە ئامانجەکانمان بگەین. یەکێک لەو ڕاهکارانە تەبیعە ئەو پرسی وتوێژە لەگەڵ نەیارەکەی خۆت ئەم نەیارە کۆماری ئیسلامی بێ یان هەر حکوومەتێک بێ کە لە تاران لەسەر دەسەڵات بێ ئەگەر بتوانین لە ڕێگای وتوێژەوە پرسەکانمان چارەسەر بکەین تەبیعیە دەستکەوتێکی گەورەمان بەدەستێناوە بۆ چونکە پێشمان لە خوێنڕێژی و شەڕ و ئاژاوە و بە ئیسلا ماڵوێرانی و دەربەدەری گرتووە. بەڵام مەگەر وتوێژی یەکێک لەو ڕاهکارانەیە کە دەتوانێت ئەو ئامانجانە بپێکێ. بەڵام لە نظامی جمهوری ئیسلامیدا ڕاستە ئێمە تووشی ئەو تەوهمەنین کە پێمان وایە لە نظامی جمهوری ئیسلامیدا باوەڕیان بە وتوێژەیە بەڵام زۆر جاری وایە مەسەلە باوەڕ نییە مەسەلە ئەوەیە کە کۆماری ئیسلامیە هەر سیستمێکی دیکە ڕەنگ بێت تووشی لاوازی ببێت تووشی زەحف ببێ و ئەو لاوازی و زەحفە ببێتە باعیسی وەی کە دەگەڵت بێتە سەر میزی وتوێژ و ئەگەر هاتە سەر میزی وتوێژ مهمەوەیە ئەو ئامانجەی کە حیزبەکە بە دواوەتی یان حیزبەکان یان جوڵانەوەکە بە دواوەتی مهمەوەیە ئەم ئامانجە بێتە دی ئەگەرەوە ئامانجە بێتە دی وتوێژ یەکێک لەو ڕاهکارە باشانەیە ئەگەرەوە ئامانجە نەیەتە دی تەبیعیە ناتوانێت ڕاهکارێکی باش بێ و دەستبردن بۆ چەک و خەباتی چەکداریکردن دەتوانێت یەکێک لە ڕێکارەکان بێ بەڵام ڕەنگ بێ ڕاهکاری هەموو ڕاهکارێک نەبێت کە بۆەوەی بگەێنێ بە ئامانجی ئەسڵی. بۆیە وتوێژش و خەباتی چەکداریش و خەباتی مەدەنیش و ئەوانە هەموو بەستراونەوە بە یەکتر لە شەرایەت و مەوقعیەتی جیاوازدا حزبی سیاسی دەتوانێت کەڵکیان لێوە بگرێت. حزبی دموکراتی کوردستان لە سەرەتایدا مەزرانەوە هەتا ئەم لەحزەیە کە ئێمە پێکەوە قسەی تێدا دەکەین قەت موافقی ئەعدامیان لە سێدارەدانی خەڵکی سیاسی نەبووە. بۆیە ئەوە لە بەتنی حزبی دموکرات و لە فکری حزبی دموکراتدایە یعنی شتێک نییە کە بڵێ ئەمڕۆ فلان هێز یان فلان لایەن ئیبداعی کرد بێ سێدارە ناتوانێت ئیعدام ناتوانێت ڕاهکار بێ و چارەسەر بێ بۆ ئەم پرسانەیە و پرسە سیاسیانەی کە ئێستا لە ئێران یان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئارادایە.
بۆیە ئێمە بە هەموو توانامانەوە مخالیفی لە سێدارەدانی هەموو دژبەرانی سیاسین و پێشمان وایە کە ئەمە ڕاهکارێکی نادروستە و ناتوانێت و ئامانجە بپێک ئەگەر قرار بێ ئێعدام کەرەسەیەکی باش باە بۆ لە بەینبردننی ئەوانەی کە جمهوری ئیسلامی نێویان لێ دەنێت تاوان یان بەڕاستی تاوانن تاوان چونکە دوونەوە تاوانی سیاسی کە وەک خۆمان قەت سیاست بە تاوان نازانین یان ئەو تاوانانەی کە جرم و جەنایەتیان لێ دەکەوێتەوە و زیان بە کۆمەلگا دەگەێنێ ئەگە قرار بێ ئێعدام کەرەسەیەکی باش باە تەبیعی ئێستا نظامی جمهوری ئیسلامیدا نەدەبوو یان لە ئێرانی ژێردەسەڵاتی نظامی جمهوری ئیسلامیدا نەدەبوو تاوان ڕوو بدا بەڵام دەبینی ڕۆژ لەگەڵ ڕۆژ تاوان لە زیادبووندایە و لە هەمان حاڵیشدا جیابیران و دژبەرانی سیاسی کۆماری ئیسلامی ڕۆژ لەگەڵ ڕۆژ لە گەشەکردندایە بۆیە ئیعدام ناتوانێت ڕاهکارێکی باش بێ و ڕاهکارێکی دروست و ئەخلاقیش بێ لە سەردەمی ئێستادا بۆیە بە تەواوی لەگەڵی دژایەتیمان هەیە و ڕەتی دەکەین.